بێگومان نەزان ئەگەر لە گوگڵ مەپە بەدوای شوێنێکا بگەڕن ئەتوانن بە ئاسانی بیدۆزنەوە، بەڵام لە سنووری ئیداری ڕاپەڕێن ئەم نەخشە دیجیتاڵیە لە ئێستاە بە شێوازێکی زۆر سەرکەوتوتر پێشکەوتوتر بەردەستە. واتە ئەگەر ئێوە بتانەوێت لەم ناوچەیە بەدوای شوێنەکە بگەڕن ئەتوانن زۆر زانیاری زیاتر لە ڕێگەی ئەم سێرچەتانەوە بەدەستان بهێنێت. کەواتە ئێمە لە تەوەری ئەم بەشەمان قساکەین لەسەر ئەم گۆڕانکاری کە لە ئێستا لە گوگڵ مەپی ئەم ناوچەیە بەدی ئەکرێت هەنگاوەکان چۆن نراون و چۆن هەوڵەدرێت بۆ ئەوەی کە ئەم پرۆژێ بەرفراوانتر بکرێت و سوودیشی چییە. لەسەر ئەم تەوەرا دوێن بە میواندارەتی بەڕێز ئاکام عەزیز کە بەڕێزیان مامۆستای زانکۆی ڕاپەڕێنن. مامۆستا ئاکام سڵاو لێبێ زۆر بەخێربەی. سڵاو لە ئێوە و بینەرانی خۆشەویستی کورساتیش بەخێربەی. بێگومان نەزانین لە ئێستاە نەخشەی دیجیتاڵی هەیە، بەڵام ئەوەی ئێوە لە سنووری ئیداری ڕاپەڕین کردوتانە جیاوازیەکەی چییە؟ لە ئێستادا وەکو دەزانین نەخشە دیجیتاڵیەکان ڕۆڵێکی گەورەیان هەیە لە ئاسانکاریکردنی فراوان لە کۆمەڵێک بواری جیاواز لە کاروبارەکانی ڕۆژانە. بۆیە ئێمە لە چوارچێوەی پرۆژەیەک کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکانی ڕاپەڕینەوە کاری لەسەر کراوە، توانیمانە نەخشەی ئیداری ڕاپەڕین بە شێوەیە گەشە پێ بدەین کە لە ئێستادا لەسەر ئاستی کوردستان و عێراق وەکو پێشکەوترین نەخشەی دیجیتاڵیە، چونکە تەواوی ئەو زانیاریانەی کە پێویستە بەکارهێنەر هەیبێ لە کاتی گەڕان بە دوای شوێنێکدا بە خۆشحاڵیەوە دوای ماندووبوونیشی زۆر دوای هەوڵێکی زۆر توانراوە ئەو ئامانجە بەدی بهێنرێ. چ زانیاریەکی زیاتر لە ئەم بەشەیە ئێوە بەردەستناستووە؟ تەواوی کوچە و کۆڵانەکان ناوی تایبەت بەخۆیان هەیە، هەموو شوێنە گشتەکان لە فەرمانگە حکومیەکان لە قوتابخانە مزگەوت پارک و واتە هەر شوێنێک کە گشتی بێ لە ئێستادا بەردەستە. هەموو ڕێگا سەرێشەکان ڕێگای گوندەکان هەموو گوندێک بەڕێژەی 100% واتە لە سنووری تەواوی ئیداری ڕاپەڕین واتە سنووری شارەوانیەکان تەواوی گوندەکان لەسەر نەخشەی ئیداری ڕاپەڕین بوونیانەیە. مامۆستاکەمەمی کە لەسەر شاشای بینین ئەو نەخشەیەکەوە لە گوگڵ ماپ و بە وێنەی 360 پلەی پێم وابێت. ئەمە یەکێکە لەو تەوەرانی کە لە چوارچێوەی 8 بابەتدا لە چوارچێوەی پرۆژەکەدا کاریان لەسەرکراوە. یەکێک لەو بابەتانی کە زۆر بە وردی و کوالتیشی بەرزکاری لەسەرکراوە بریتیە لە بابەتی گوگڵ ستریت ڤیو. گوگڵ ستریت ڤیو بریتیە لە تۆمارکردنی وێنەی تەواوی شەقامەکان بە شێوەی 360. واتە کەسێکەچێتە سەر نەخشەکە بۆ نمونە ڕانیە لێ دەدا. ڕاستەوخۆ بۆ منە پارکی پێما بێت دەواازەیە لە ڕاژە پارکی دەواازە لێدات کلیکی لەسەر کە ئاچێتە ناو ئەم دیمەنانەوە کای بینی. بەڵێ بۆ نمونە وەکو ئەوەی جەنابەت باس کرد جگە لەوەی کە پارکی دەواازە هەم سنوورەکەی هەم ناوەکەی دیاریکراوە تەواوی پارکەش دەتوانین بە 360 ببینی. یعنی گەشتێک بەناو پارکەکە ڕاستیە. 360 پلی. ئەمە پێما بێت ئەگەر تەماشا ئەکەی لەسەر ئۆتۆمبیلێک وێنە گیراوە ئەم کامێرەی چیە خۆی و تایبەتمەندی 360 پلی هەیە؟ ئەو بەڵێ ئەم کامێرەیە تایبەتە بە تۆمارکردنی ئەو کارەکە یەکێکە لەو کامێرانەی گۆگڵ ماپس بۆ خۆی ڕێگەی پێداوە کە بەکاری بێنی بۆ ئەم بابەتە کوالتیشی بەرزی هەیە بە 8 کەی وێنەکان تۆمارکراون. لە ئێستادا ئەم بابەتی ستریت ڤیوەکە بۆ تەواوی سنووری شارەوانیەکان جێبەجێکراوە. سنووری ئیداری ڕاپەڕین. باش ئەم وێنانە بۆتە 4 ساڵ خەریکەم پرۆژێ بەس وێنەکان هیکەیە بۆ وێنەکان تازە دەکرێنەوە. وێنەکان لە 2021 و 22 دەتۆمارکراون لەبەرەوەی تایبەتمەندی کوردستان جیاوازترە لە وڵاتانی دیکە. تەنها پێویستە لەو کاتاندا کارکیان لە وەرزی بەهاردا بۆ ئەوەی وێنەکان جوانیشی باشتیان هەبێت. بۆ خۆمان دەزانین لە وەرزی هاویناندا دیوێکی گەشتیاریشی هەیە وانە ئەم پرۆژەیەوە ڕاکێشانی گەشتیارە بۆ بە تایبەتی ساڵی 2022 ساڵێک بوو لە بەهاردا کە شوها خۆش نەبوو فۆڵبارینی زۆر کاتە زەحمەت بوو ئەم پرۆژە ئەوەنەی ترخایەنجاری وها بۆ 15 ڕۆژ چاوەڕێمان کردو بۆ ئەوەی کار بکەین بۆی ئاسمان دیمەنێکی جوانی هەبێ ڤیدیۆی جوانی هەبێ. کاتەماوەستا گەورەیە هەنێک جار پێویستە کاتکەوە ئابدێشی بکە ئابدەیتیشی بکەنەوە وێنەکانەوە لانە گۆڕانکاری لە شوێنەکە دروست بە نمونەی بەریتانیا
ساڵانە ئەپدەیت دەکرێتەوە چونکە دواتر ئەگەر لە تەوەریشی دیکەدا باسی سوودەکانمان کرد ئاماژەی پێ دەکەم ساڵانە ئەپدەیت دەکرێتەوە لە هەندێکی وڵاتی دیکە 2 ساڵ جارێک لە پۆڵندا 3 ساڵ جارێک ئەپدەیت دەکرێتەوە چی ئەپدەیتیان نەکاتەوە هەر خۆتان یان خەڵک ئەتوانێت بەشدار بێت لە ڕاستیدا ئەو پرۆژەی کە جێبەجێ کراوە یعنی دەتوانین بڵین بووەتە بناغەیەشی گەورە بۆ نەخشەی دیستاڵی هەموو کوردستان یعنی دەکرێت هەمان شت لە هەموو شارەکانی دیکەشدا جێبەجێ بکرێتەوە چونکە ئەم پرۆژەیە بەرهەمی 4 ساڵ کارکردنی بەردەوام و توێژینەوەی زانستی و ئەکادمی بووە یعنی بە ئەزمون گەشتوین بە هەموو ئەو زانستەی کە لە وڵاتانی دیکە جێبەجێکراوە ئێمە لە سنووری دای ڕاپەڕین جێبەجێمان کردووە وتت کامێراکە کوالیتی زۆر بەرزە لە کاتێکا کەسێک دەچێتە سەر دیمەنێک ئەشتوانە پێمە بێت زوومینی شپات هەتا زوومی دەتوانین گەشتێک بە ئەو شوێنێ دابکە کە مەبەستێتی بیبینێ کۆڵان بێ پارک بێ جاران یاری هەبوو سەرئەندرێس بوو بەوە خەڵک شەقامەکانی ئەمریکا و نیویۆرک ومانە ئاگەڕا ئەکرێ بڵێ نەمەش هاوکشێوەیە شتێکە لەو بابەتە درێژنێکی کوردیە لەو بابەتە یان ئەمەیان گەیم نییە ئەمەیان زانم نەخشەیە بەڵام کەسێک بیانیەک بێتە سنووری ئیدارەی ڕاپەڕینی ئێستا بەم گوگل ماپە بەم ستریت ڤیوە دەتوانێت شارەزا بێت بە دڵنیاییەوە هەر لە پرسیارەکەی جەنابتەوە دەمەوێت باسی کۆمەڵێک لە سوودەکانی ستریت ڤیو بکەم یەکەم شت دەبێتە ئاسانکاریشی گەورە بۆ هەر کەسێک کە بێ پێشوەختە سەردانی شوێنێ بکە بۆ منە لە ئێستادا لە ناو شای ڕانێ یاخود لە سنووری شارەوانەکانی دیکەدا بەشێکی زۆر لە خاوەنکاران بەکاری دێنن بۆ نمونە ئەوانی کە مامەڵەی فرۆشتنی زەوی زار و خانوو دەکەن هەر لە ئۆفیسەکەی خوانەوە ئەو پارسە زەوی کە بیانەوێ ئەو خانوبەری کە بیانەوێ یان هەر خەڵکێک بۆ نمونە پێویستی بە شوێنکارێکە بەڵام ژمارە تەلەفۆنەکەی لانیە شوێنەکەی پێدەزانین لەسەر نەخشە هەر لە ستریت ڤیوەوە سەیری دوکانەکە دەکا یاخود ئەو پێشەنگا دەکا زانیاری سەر دوکانەکەی دەست دەکەوێت بە هەمان شێوە بۆ هەموو فەرمانگە حکومی و ئیداریەکان سوودگەلێکی زۆری هەیە بۆ بەڕێوەبەراتی هاتووسۆ بۆ بەڕێوەبەراتی پۆلیس بۆ لایانی ئەمنی پێشوەختە دەتوانن زانیاری پێویست وەربگرن لەوەی کە بزان تایبەتمەندی ئەو شوێنە چۆنە لە هەمان کاتدا تێچوو کەم دەکاتەوە بۆ تۆ فەرمانگەیەکی وەکو دایری ئەو ئەگەر بێوێ بیرێکی ئاوی خۆی ببینێ پێویستە سارەیەک بنێرێت چەند مۆزەفێک بنێرێ بەڵام ڕاستەخۆ دەتوان لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە هەموو ئەو شوێنانە ببینی کە تایبەتن بە خۆجا وەرکشۆپێک کرات سەبارەت بەم بابەتە لە بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانی ڕاپەڕین کە هەر لەژێر سەرپەرشتیاری ئەوانیشدا بوو چونکە خودی پرۆژەکە بە سەرپەرشتی بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکان بووە بەندە هەر ئەندامێک بووە لە تیمەکە کە کارمان بە یەکەوە کردووە بەڕێوەبەری فەرمانگەی ئاو ئاماژەی بەوە کرد کە لەگەڵ جێبەجێکردنی ئەم پرۆژێ و بەردەستبوونی ئاسانکاریشی گەورەمان بۆ کراوە لەوەی کە پێشتر پێویست بووە بە شێوەیەکی مەیدانی سەردام بکەین بەڵام ئێستا پێشوەختە دەتوانین کە زانیاری پێویست دەربارەی ئەو شوێنە بەدەست بێنین هەروەها دەبێتە ئەرشیفێکی گەورە ئێستا بۆ نمونە ئێمە گەل ناو شاری سلێمانی بمانەوێ وێنەی شەقامێکی کۆن ببینین لەوانەیە پێویستکە بەدان کەس ڕاستپێری بۆ ئەوی وێنەیەکت بۆ پەیداکە بەڵام تۆ ئەمە ڕاستەخۆ ئەم پرۆژە دەبێتە ئەرشیفێکی گەورە بۆ ئەبەد دەمێنێتەوە تا ئەتوانێت لە پاڵ وێنەیەکی تازەی شەقامێک وێنە کۆنەکانیش هاپێش بکرێت لەگەڵیا بەڵێ ئێستا بۆ نمونە ئەگەر ساڵی 2024 وێنەی تازە دووبارە ئەپدەیت بکرێتەوە ڤێژنەکە وێنەی 2022 بەردەست دەبێت یانێ ئەو کاتە ئۆپشن دەداتە دەڵێ دەتەوێت سەیری وێنەی 2022 بکەی یاخود 24 دەبێتە ئەرشیفێکی گەورە بۆ ئێستا و داهاتوو باشە ئەگەر یعنی مامۆستا ئێمە بۆ نمونە بە درێژایی شەقامی ڕۆشتین وا هەیە هەموو بەشەکانی شەقامەکە تۆ بتوانین لە ڕێگەی ئەم وێنانەوە ببینیت بەڵێ بەڵێ ینی بەبست لە ڕاستیە وێنەکان زۆر باشە جا بێگومان کۆمەڵێک ئێوە کێشەشتان هەبوو بۆ ئەوەی کە پرۆژەیەکی لەم جۆرە جێبەجێ بکەن وایە بەدڵنیایەوە ئەم کێشانە زیاتر چی بوون؟ لە کاتی تۆمارکردندا ئێوە ئەزمونێکی گەورەتان لە بواری بەرەمهێنان و تۆمارکردندا هەیە لەوانەیە ژینگەی شەقامەکانی کوردستان وەکو پێویست نەوێ بۆ هەندێک کار یان ڕەچاوی قەڵەباڵغی شەقامەکان
ئێمە زۆربەی کات لەو کاتانەدا کارمان کردو کە شەقامەکان چۆڵ بوون ئەوەش تۆزێک ئارامێشی گەورەی پێویستە بۆەوەی تۆ بتانی لە هەموو شەقامەکانی شارێکی وەکو ڕانێدا کار بکەی بەڵام بتەوێت کەمترین جوڵەی تێدا بێ هەم لە هاتوچۆ هەم لە هاوڵاتی بۆیە کاتەکانمان زیاتر کاتژمێر 11 بۆ یەک هەڵبژاردۆ بۆ کارکردن. باش ئێستا هەر لە گوگل ماپ بنووسین ڕانێ وانە ڕانێ سپێڵەکەی هەندێک جار RNYA هەر ئەوە لێ دەین ئیتر ئەتوانین بچین ڕاستەوخۆ بۆی هەر بۆ بینەرانیشمان پێمان خۆش بێت لێرە ئێمە تاقیێکی بکەین. ئێستا بەردەستەوانە پرۆژەکە وەکو گوگل ماپسەوە ئەپلیکیشنەکەیەتی گوگل ماپس نەوەڵا لە گوگڵەوە چوون بەسەرێ بێ ئەپلیکیشنەکەی بێ لە ڕێگەی ئەپلیکیشنەکەی وێ بەڵە بۆ ستریڤەکەی بەس بۆ ئەوانی دیکە یعنی ستری ڤیۆکە بڕگێکە لە 8 بڕگەی دیکە ستری ڤیۆکە تایبەتمەندێکە لە ناو گوگل ماپس بەڵام هەموو داتاکەی لەبەرەوەی گوگل ماپس هەر بەرهەمێکی گۆگڵە هەموو داتاکەی لە سێسی گۆگڵدا بەردەستە ینی پێویست ناکە ئەپلیکیشنیشی دیکە بەکاربێنی ئێمە هەر لەبەر ئەوەش کارمان لەسەر گوگل ماپس کردووە نەخشە دیجیتاڵی دیکە هەیە بە شێوەی ئەپل ماپس و ئۆپن ستریت ماپ هەل ئەمە هۆکاری سەرەکی بووە کە ئێمە گوگل ماپسمان بەکارێنەوە چونکە بە خۆمان دەزانین گەڕانی گوگل باشترین گەڕانە لە دنیادا بۆ ئەوەی بەکارێنەران بە دوای زانیاریەکدا بگەڕێن ئەگەر گوگل ماپسی تێدا بێ ئەپلیکیشنەکە وەڵام بزانم ئەپلیکیشنەکەی تیانی بۆیە من لە گوگڵەوە تەماشام کرد هیناویستم بچمە بەداشی بەڵێ باشە مامەسا بۆ نمونە بەراورد بە وڵاتانی تر وڵاتانی تر چیا کردو بۆ ئەم پرۆژێ ینی لە نێوێکێک لە سلایدەکانە بینیم بۆ منە لە ئەمریکا چی کراوە بۆ مەسەلێ جیاوازی ئەم ستریت ڤیو و گوگل ماپی ئێمە کە بۆ دەواازی ڕاپەڕین و بۆ ڕاپەڕین و دەفەری ڕاپەڕین کراوە جیاوازی چێ لەگەڵ وڵاتی ئێستا ئەوەی لە هەندێک گەڕەشی ڕانێ جار جێبەجێکراوە ڕێک هاوشێوەی وڵاتێکی پێشکەوتووی وەکو ئەمریکا وەکو بەریتانیا هەمان شت جێبەجێکراوە بە پۆستکۆدیشەوە واتە لە ئێستادا لە دوو گەڕەشی تەواوی گەڕەشی ڕانیە کۆتا قۆناغی ئیشەکە کە کای لەسەر دەکرێت بریتە لە پۆستکۆد واتە هەموو ماڵێک هەموو شوێنێکی گشتی کۆدی تایبەت بەخۆی هەبێ بەڵێ فەرموو ئەم پرۆژەیە ئێوە باستان کرد لە دەواازەی ڕاپەڕین 4 ساڵی خایاندا تاکو بناغەکەتاندانەوە بە تەماشن کە ئیشەڵا بەرفراوانی کەن ئایا لە هەر ناوچەیەکی تری کوردستان ئەگەر ئەمە بەڕێوە چێت ئەبێ ئەوانە کاتی بۆ بخایەنرێت یان وەکو ئەزمموی یەکەم بۆ ئەوانەی پێچوە بە دڵنیایەوە کاتێکی کەمتری پێویستە هەمیشە تۆ کاتێک هەر پرۆژەیەک یاخود هەر کارێکی زەحمەتی لەم شێوەیە دەخێ ژێر پێ سەر پێ ببورن زەحمەتیشی زۆری دەوێت بە تایبەتی کە تۆ لە زانستەکە زانیاری پێویستن نەبووە هەتا وەکو هەموو ئەو ڕێکارانە بەدەست دەهێن یاخود پێیان دەگەی کاتێکی زۆری پێویستە بە دڵنیایەوە لە هەر شوێنێکی دیکە ئێستا بۆ نمونە تۆمارکردنی وێنەی 360 بۆ ناو شای ڕانیە کە چەند هەزار فۆتۆیەوێ بەڵێ چەند هەزار فۆتۆیەوێ مامۆساکەم و ئەم پرۆژێ بەس داتای ڕانیە نزیکەی 20 تێرا بوو 20 تێرا بەس قەبارەکەی بەس قەبارەکەی بەژمارە نازانی چەند فۆتۆ بەژمارەکە تێپەڕیوە لە میلیۆنیان زۆر لە میلیۆنان باشە مامۆساکەم ئەم پرۆژەیە سێرێکی دیوێکی بازرگانیشی هەیە ینی بۆ نمونە من شوێن لە ڕاپەڕین لە ڕانیە ئۆتێلێکم هەیە دەمەوێت کەسێک بیانیە گەشتیارێک دێتە ڕانیە لە ڕێگەی گوگڵ ماپەوە ئوتێلەکەی منی بەرچاوەکەوێت بۆ نمونە باشە ئێوە داواتان لەو شوێنانە کردووە کە ئەوانیش پۆینتیان هەبێت لەم پرۆژەیە یان هیچ نێ بە بڕەمادەیەکی ئەگەر سەرەتاییش بە بەشدار بن لەم پرۆژێ بۆ سەرخستن و پێشخستنی زیاتری یان نەخێرەمە هەر خزمەتگوزاریی بێ بەرامبەر و شارەوانی خزمەتگوزاریشی بێ بەرامبەرە بە سەرپەرشتی بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانی ڕاپەڕین چونکە داتاکان داتای فەرمین چونکە هیچ کەسێک ناتوانێت لە خۆوە شەقامێک ناو بنێ پێویستە ئەم داتایە پەسەندکراوی ئەنجومەنی شارەوانی بێ ئێستا بۆ تەنها لە ناو شاری قەڵازە 2000 شەقام ناوی تایبەتی خۆی هەیە هەموو ئەو ناوانە پەسەندکراوی ئەنجومەنی شارەوانی قەڵازێ بووە
جیاوازەکەشی لەگەڵ ئەوە ئێستا بوون منە هەر کەسێکمان بمانەوێ دامەزراوەی کورسات لەسەر نەخشەی گۆگڵ ماپس دیاری بکەین دەتوانین ینی کەسی ئاسایی هەر لە ڕێگەی مۆبایلەکەی خۆمانەوە بەڵام ئەو داتانەی ئێمە داتای فەرمین ینی کۆمەڵێک قۆناغی بڕیوە بە پێداچوونەوە لەلایەن تیمی گۆگڵەوە کە پەیوەندی ڕاستەخۆمان هەیە لە ئێستادا لەگەڵیان هەروەها پەسەندکردنی هەروەها دۆکۆمنتی پشت ڕاستکراوی ئەنجومنی شارەوانی کە ئەمانە ناوی پەسەندکراون واتە داتاکانی ئێمە داتای فەرمین جیاوازن لەو داتانی کە هەر کەسێک دەتوانێت پۆینتێک جێگیر بکە لە شوێنێک دوای پرسیاری من ئەمەیە من دڵنیام لە دوای بینینی ئەم دیمانەیە دڵنیام بە پەیوەندیەکانی خۆت بۆ وەرکشۆپی کە کراوە دڵنیام شوێنی تریش داوات لە یەکا بۆم بابەتە و نەک داوا لێ بکە هیوادارین هەموو شارەوانیەکان بیر لەم بابەتە بکەنەوە ئامۆساکەم ئامادەیتیایە ئەگەر لە کوردستان داوا بکرێ بڵێ هەموو کوردستان بخێنە نێو نەخشەی گوگڵ ماپ تایبەتمەندی ستریت ڤیو ئەرکێکی ئەوەندە قورس دەبێت چەند ساڵی پێدەچێت لە 4 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی خۆبەخش و بە ئیمکانەتی خۆمان لە زۆربەی بوارەکاندا کارمان کردو لەو بابەتەیدا بەبێ ئەوەی چاومان لە بابەتی داراییەوە بووبێ هەمان ئامادەیشم تێدا بۆ هەر شارەوانیشی دیکە بەجیا یاخود ئەگەر بۆنە پرۆژەکە بکرێتە پرۆژەیەشی نیشتیمانی لەسەر ئاسی کوردستان کاری لەسەر بکرێت ئامادەی ئەوم تێدا کە وەکو ڕۆڵەیشی و نیشتیمانە و مامۆستا کە ئەو زانستەمان پێە کاری لەسەر بکەین چەند ساڵی دەوێت ئەگەر هەموو کوردستان دراسەیەکت کردو لەسەر بەدڵنیایە پێویستی بە تیمی گەورەترە چونکە ئەگەر تیمێک پێویست بووە بۆ سنووری ئیدای ڕاپەڕین کە سنووریشی بەرفراوانیشە بەڵام بەدڵنیایەوە بۆ شارێکی وەکو سلێمانی تیمەکە پێویستە فراوانتر بکرد لە کردەی و جێبەجێکردندا زۆر باشە وەکو دو پرسیاری منیش لە بەڕێزت با ئەمە بێت جەنابەت ئاماژەت بۆ کرد بۆ ئەوەی کە بە شێوەی سێڕەهەندێکە واتە بە فۆتۆ بتوانی بینەری دیمەنەکان بی ئەبێ ئەپەکەت دابەزاند بێ لانیە گەشتیارێک لە دەرەوە هات بەدیان هەر کەسێک لەنێو هەرێم ئاگادار نەبێت لە ڕێگەی ئەم ئەپەوە ئەکرێت کە ئاسانکارێکی وا دەستە بەر بکرێ بۆی ئایا لە ڕووی تەکنیکیەوە ئەکرێت ئەمەوا لێ بکەیت کە تۆ بێ ئەوەی ئەپەکە دابەزێنین لە داهاتووە تۆ هەر بتوانیت سوود لە فۆتۆکان وەربگریت واتە هەر لەگەڵ نەخشە دیجیتالێکە ئەم ئاسانکاریش بەردەست بێ گۆگڵ ماپس ڕاستەخۆ لەسەر سیستەمی ئەندروید بەردەستەواتە پێویست بە دابەزاندن ناکەوانی کە سیستەمی ئەندروید کار پێ دەکەن لەسەر سیستەمی iOS کە لە ئێستادا بەکارهێنەریشی زۆری هەیە کاتێک تۆ دەگەڕی بۆ ناوی کۆڵانێک بۆ ئەوەی وێنەکە باشتر ببینی پێویستە گۆگڵ ماپس بەردەست بێ ئەگەنا هەر پێشنیارت بۆ دەکات لەوەی کە لەو شوێنە یعنی بۆ خۆی پێشنیارت بۆ دەکات لەو شوێنە بینینی 360ەیە دەتوانی پێی بگەی بێ ئەپەکەش بەڵێ لە سیستەمی ویندۆزیش و کۆمپیوتەر لاپتۆپ بە هەمان شێوە بەبێ ئەپلیکیشنەکە دەتوانی پێی بگەی وانە پاکێزێکە لە گەڕانی گۆگڵدا کاتێک تۆ بۆ شوێنێک دەگەڕی بەبێ ئەوەی تۆ داوای بینینی 360 کرد بێ دەڵێ لێم شوێنە کە تۆ بۆی گەڕاوی بینینی 360 بەردەستە گە دەتەوێت سەیری بکەیت لە کۆتاییشدا پێم باش بوو ئاماژە بێ خاڵی کە بکەم ئەم بابەتە واتە بە کۆی ئەو تەوەرانی کە کاریان لەسەرکراوە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو زیاتر لە 72 میلیۆن سەردانیکردنی هەبووە ڕاستەخۆ دەرئەنجامی ئەوەیە کە ئەمە بەزیدی خەڵک پێویستێتی کاتە مەرج نییە و 72 میلیۆن هەموویی کورد بوو بێ بەڵاتێکی تریش هەبوو کەسێکی بیانی تریش هەبووە تەماشای ئەمەی کردووە لەوانەیە من بۆ خۆم 100 جار سەردانم کرد بەڕێز لەوانەیە 50 جار سەردانەکەم هەمووی ببینین ئیسابە بەڵام بۆ سنوورێکی وەکو سنووری ئیدای ڕاپەڕین 72 میلیۆن جار سوود لێ وەرگرتن لە پرۆژەیە فیدباشی ئەوەیە کە پرۆژەیەکی گەلێک بە سوودە هەرچەلەوتمان خێر پرسیاریش بەڵام هیچ شارەوانێک تر داوای لێ نەکردووی لە دوای ڕاپەڕینەوە بڵێن وڵای ئێمە پێمان خۆش دەست پێ بکەین لە ڕاستیدا لە ئێستادا لەگەڵ 3 شارەوانی پرۆژەکە باسکراوە و هەماهەنگیمان هەیە کە لە وەرزی بەهاردا دەست پێ بکەین لەکوێ شوێنەکان ناتە باسیکە لەوانەیە لە ئێستادا پێویست نەبێ شوێنەکە ئیشەڵڵا کە ئەم سیانە زۆر زیاتر ببینرێ ئینجا ببینرێ ئەوجار لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لەم کارەیاندا بە ستۆریشیش ئاماژەم پێ نەکردووەتە وەکو دەرئەنجامەکەمان ڕاگەیان زۆر سپاس ئەو دیدارەتان سوپاس بۆ کاتتان زۆر سپاس بەمسەی زانکۆی ڕاپەڕینیش دەستە خۆش بێت لە ڕاپەڕینەوە تایارە بەخێر بێت